بڕیارەکە 12 ئەمساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە کەرکووکەوە ئەنجام بدرێت و دواوادەی تۆمارکردنی لیست و هاوپەیمانەتیەکانیش ئەمڕۆ بوو. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئامادەکاریەکانی کۆمسیۆن ئەو لیست و هاوپەیمانەتیانەی کە تا ئێستا تۆمارکراون بە تایبەتی لە پارێزگای کەرکووک. بەڕێز عەلی عەباس کۆتەبێژی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵمان. بەڕێز عەلی ئەم کاتت باش. ئەمڕۆ دواوادەی تۆمارکردنی لیست و هاوپەیمانەتیەکانە لە کەرکووک ئایا ئەگەری هەیە وادەکە درێژ بکرێتەوە یا تا کاتژمێر 3 کە دیاریکراوەی تر هیچ لیست و هاوپەیمانەتیەک تۆمار ناکرێت؟ ئەوتان لێ بێت سڵاو لە بینەرانی بەڕێستان. ئەمڕۆ کۆتا ڕۆژ نییە بۆ تۆمارکردنی هاوپەیمانەتیەکان. سی مانگی ڕابردوو ئەوە بوو کە ڕاگەنراو هەبێت لەسەر تۆمارکردنی ناوەکان، بەڵام ئەوەی کە پەیوەستە بە تۆمارکردنی هاوپەیمانەتیەکان و ئەمڕۆیە. باشە، کەواتە ئەو هاوپەیمانەتیانەی کە ئەمڕۆ ناوەکانی خۆیان ڕانەگەێنن یا لیستەکانی خۆیان نەدەنە کۆمسیۆن، چی دیکە ماوەکەیان بۆ درێژ ناکرێتەوە؟ کۆمسیۆن هیچ ڕێکارێکی دیکەی نەگرتۆتە بەربۆی کە ئەگەر ئەو هاوپەیمانەتیانە یەکلا نەبوونەوە دەرفەتێکی دیکەیان پێ بدەن؟ تاوکو ئێستا هیچ هەواڵێک نییە دەربارەی درێژکردنەوەی ئەو ماوەیە. تاوکو ئێستا هیچ ڕاگەندراوێکمان بۆ ناتووە، هیچ هەواڵێک نیە سەبارەت بە درێژکردنەوەی وادەکە بە فەرمی ئاگادار نەکراونێتەوە. باشەوەی کە تا ئێستا لەلای کۆمسیۆن تۆمار کراوە چەند لیست و هاوپەیمانەتین کە تا ئێستا لە کەرکووک تۆمار کرا بێتن بە لایەنە کوردیەکان و لایەنی پێکهاتەکانی دیکەشەوە؟ بەڵێ تاوەکو ئێستا هیچ حیزبێک سەردانی نەکردوین کە بۆ ئەوەی کە تۆماری بکەین بە شێوەیەکی فەرمی. حیزبەکان زۆرن، ناوەکانی زۆرن. باشە، کۆمسیۆن ئامادەکاریەکانی لە کەرکووک بەکوێ گەیشتووە کە بڕیارێتر 12 هەڵبژاردن بەڕێوە بچێت؟ تا ئەو کاتە تاوە ئامادەکاریەکان تاوا دەبن لە تۆمارکردنەوەی ناوی دەنگدەران ینی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەو بابەتانی کە پێویستە کۆمسیۆن ئەنجامی بدات؟ بەڵێ ئامادەکاریەکان بەردەوامن بە شێوەیەکی فراوان. تاوەکو ئێستا هیچ بەربەستێکمان نییە لە ئامادەکاریەکانماندا. کاروبارەکان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێن، نوێکردنەوەی تۆمار بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە چێت، بە شێوەیەکی ئەرێنی کارەکان دەچنە پێشەوە. سبەی نێش کۆتا ڕۆژ دەبێت بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران. داوا لە هاوڵاتیانی کەرکووک دەکەم کە ئەم هەلە بقۆزنەوە و سەردانی بنکەکانی دەنگدان بکەن بۆ ئەوەی تۆماری خۆیان نوێ بکەنەوە و مافی خۆیان لە هەڵبژاردن دەستەبەرکەن. هیوادارم ئەم هەلە بەکار بهێن بۆ ئەوەی کە بچنە بنکەکانی دەنگدان و بنکەکانی تۆمارکردنەوە، چونکە دەنگدانی ئەوان گرنگی بە بایۆمەتری خۆیان بدەن بۆی بەژار دەنگدان بکەن بۆ ئەوەی بتوانن کە دەنگی خۆیان لە هەڵبژاردنەکانی داهاتوو بدەن. بەڵێ، باس لەوە دەکرێت کە ئەگەری هەیە لە ژێرگوشاری لایەنەکانی شیعە لە عێراق هەڵبژاردن وادەکەی دوا بکەوێت. ئایا هیچ بابەتێکی لەم شێوە لەگەڵەوە باسکراوە وەکو کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە کەرکووک ئەگەری دواخستنی هەڵبژاردن هەیە کاتەکەی؟ نەخێر بە هیچ شێوەیەک هیچ زانیاریەکمان بەدەست نەگەیشتووە لەم بارەیەوە سەبارەت دواخستنی هەڵبژاردنەکان. هیچ زانیارێکمان بەدەست نەگەیشتووە. بڕیاری لەسەر دراوە کاتەکەی 18 مانگی 12 ساڵی 2023ەوە ئەوە ئەو کاتەیە کە دیاری کراوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. هیچ زانیاریەکمان بەدەست نەگەیشتووە سەبارەت بە دواخستنی ئەم پرۆسەیە. بەڵێ، بەرز عەلی، بەشێک لە دەنگدەرانی کەرکووک کێشەی گواستنەوەی ناوەکانیان هەیە بۆی کە بتوانن لە شوێنی تایبەتی خۆیان دەنگ بدەن. ئەوانەیشی کە لە دەرەوەی کەرکووکن بە پێ و سەرژمێری کە لە ساڵی 57 کراوە بڕیارە بتوانن دەنگ بدەن. بۆم بابەتە چه ئاسانکاریەکتان کردووەم کێشەیە چارەسەر کراوە لەوێ؟ وەکو جەنابەت ئاماژەت پێدا نزیکەی 45 بنکەی تۆمارکردنی دەنگدەرانمان کردووەتەوە بۆ ئەوەی دەنگدەران سەری سەردانی بکەن و تۆماری خۆیان نوێ بکەنەوە
بۆی هەموو هاوڵاتیانی هەموو پارێزگای کەرکووک سەردانی ئەو بنکانە بکەن و تۆماری دەنگدانی خۆیان نوێ بکەنەوە پێش ئەوەی کاتی کۆتایی بێت و وادەکە تەواو بێت ئەوان دەتوانن ئەوانەی کە لە دەرەوەی شار و لە ناوخۆی شاریشن سەردانی ئەو بنکانە بکەن ئێمە بە بەردەوام دەوامەکەین هەموو ڕۆژەکانی هەفتە دەوامەکەین تەنانەت ڕۆژانی هەینی و شەمش دەوام دەکەین ڕۆژانی پشیش دەوام دەکات کۆمسیۆن بۆ ئەوی ئاسانکاری بکەین هەموو ئەو کەسانەی کە دەیانەوێت تۆمارەکە خۆیان تازە بکەن و کاروبارەکانن بۆ بڕێکەین بۆ ئەوەی بتوانین سەبارەت بە پرسی ئاوارەکانی کەرکووک ئاسانکاریتان بۆیان کردووە کەوانیش بتوانن تۆمارەی کارتی دەنگدانی خۆیان نوێ بکەنەوە بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا بکەن لە ناوچەکانی خۆیان بڵێ هیچ لە کەرکووکدا ئاوارە نییە ئێمە کۆتاییمان بە دۆسی ئاوارەکان هێناوە ئێمە خێوەتگەمان نییە تا ئەوەی کە بنکەی دەنگدانت بۆ بکەنەوە خێوەتگەمان نییە ئاوارەکان تەنها بۆ ئاوارەکانی شەنگالە کەرکووک هیچ ئاوارێکی لای شەنگال نییە و کەواتە ئێمە هیچ ئاوارەیەک بوونی نیە لای ئێمە باشە هەر ئاوارێکە هەبێت کە لە کەرکووک بێت پێویستە سەردانی پارێزگا کۆنەکەی خۆی بکات بووی تۆمارەکەی تازە بکاتەوە ئێمە ئێستا هەژمێرەیەکی نیشتیمانیمان هەیە کە یارمەتی هەر هاوڵاتیەک لە کەرکووک دەدات کە لە پارێزگای کەرکووک بەڵام پارێزگای خۆی نییە سەردانی پارێزگاکەی خۆی بکات بۆ ئەوی تۆمارەکەی بۆ نوێ بکەنەوە مەبەستم ئەو هاوڵاتیە کەرکووکیانە بوو کە ئێستا لە دەرەوەی کەرکووک ئاوارە بوون لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بە تایبەتی لە 2017 و ئەو ئاوارانەی کە نەگەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان کە مافی دەنگدانیان هەیە مەبەستی من بە دیاریکراوی ئەوە بوو ئەوان چۆن نەتوانن بێن کارەکانی خۆیان مامەڵەکانیان تێپەڕێن بۆی کە بتوانن بەشدار بن بەڵێ ئەوان دەتوانن سەردانی بنکەکانی تۆمار بکەن لەو پارێزگانەی کە ئێستا لین دەتوان سەردانی ئەو پارێزگانە بکەن کە ئێستا لین سەردانی بنکەکان بکەن هەروها تۆماری خۆیان لەسەر کەرکووک تازە بکەنەوە بەڵێ زۆر سپاس بەڕێز علی عەباس گوتەبێژی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق هەر هاوڵاتیەک ئەگەر لە کەرکووک بێت بۆ نمونە لە مەوسڵ بێت لە بەغداد بێت لە سلێمانی بێت دەتوانێت سەردانی تۆمار بکات لەو پارێزگایی کە لێتی لە پارێزگای سلێمانی بۆ نمونە لە مووسڵ لە بەغداد بۆ ئەوەی تۆمارەکەی خۆی لەسەر کەرکووک تازە بکاتەوە بەڵێ بەڕێز علی عەباس گوتەبێژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کەرکووک دەتوانێت تازە بکاتەوە و نەشگەڕێتەوە بۆ کەرکووک باشە زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بوو